هەستان بە گرتبوونەوە لە بەردەم سەرۆکایەتی زانکۆ بۆ پشتگیریکردن لە کوردانی کۆبانی و هەروەها ئیدانەکردنی ئەو هێرشەی حکوومەتی تورکیا بۆ سەر خەڵکی عەفرین و هیوادارین کە ئەو شەڕە بە زووترین کات بۆ سێ ئێمە گرتبوونەوەکەی مامۆسانی زانکۆی سلێمانی بەعام بۆ پشتگیریە لە عەفرین و بۆ هەموو کوردانی کوردستان میلەتی کوردیش دەبێەوە تێبگا لە هەر پارچەیەکی کوردستانە کە تۆ لێ ئەدرێ ئەکوژرێ کیمیابارانەکرێ بە تایارە شار و وڵاتی وێرانەکرێ هەمووی لەبەر کوردبوونمانە. سلێمانی بەپێویستمانزانی ئەمڕۆ ئێمەش هەڵوێستی خۆمان ڕابگەین و پشتیوانی براکارمان بکەین لە باشوور و بە هیوای ئەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ماوەیەکی کەمدا بتوانن پشتیوانەکانی خۆیان بگەنە ڕۆژ ئاوا و لە ناخی دڵەوە هەست بە ئازارەکەین بۆ عەفرین پێیان ئەڵێن لەگەڵتانین هیوادارین بەردەوام بن بەڵام بە ئەمەش ببێتەوانەیەک بۆ بەرپرسەکانی باشوور بەڕاستی چاو لەوانکەن لە ناو خۆتانە یەک بن ئەوان لە ماوەی یەک هەفتە توانیویانە بەرامبەر هێزێکی گەورەی ناتۆ ڕابوەستن بەڵام ئێوە لە ماوەی 48 کاتژمێرە لە 150 خاکی کوردستانتان لەدەستدا